بەڵێ منیش وەک هەر تاجی کوردی بە شەرەف کە ئەمڕۆ خاوەن ئازار و بێتاقەتێکی زۆرە کە هیچ دەسەڵاتێکیشمان نییە و هەموو دنیا چاوی لە ئازاری مناڵەکانی ئێمەیە و لە خوشک و لە دایک و لە براکانی ئێمەیە کە هەموو ڕۆژە بێتاوان داگیرەکرێن وەکو ژێن. ئەمڕۆ ڕۆژاوە سبەینی ئێمە دوو سبەی باکوور سێ سبەی ڕۆژەڵات ئێمە لەوەتی هەبووین هەر لە ژێر ئازار و مێنەتی میلەتانی ترابووین و لە ژێر سۆڵ مستەمێکی زۆرابووین. منیش هاوخەمی خۆم بەم شێوازە دەرەبڕم کە کێشانی وێنەی محەممەدی بریندار بەچێکی فسفۆر لەلایەن وڵاتی تورکیاوەیە خۆبەخشانە بۆ هەر مناڵێک کە پێی خۆش بێت یا حەزکە هاوخەمی دەربڕێ. من لە خزمەتیا بووم و بەرداوامیش لە خزمەتیا بووم بە کێشانی وێنە لە سەریانە. بەڵێ بەگشتی ئیشەکانمان لە نیو سعات بۆ سعاتێک بۆ 2 سعات تر ئیشەکان ئەگەر زیاتر وردەکای شتیاکی بۆ 3 سعاتێک ئەخایەنە بەپی پڕی و قژی با بڵین قژەکە تا چۆن پڕ بێ یا تا چۆن تەنک بێت فەرقەکات. دڵنیایی ئەمە تەنها خزمەتێکە بە کورد و بە کوردستانە جنا ئێمە وەکو مادە ئیشەکەمان بۆن لە $30 بۆ $50 بۆ $100 شوامانێ بە $200 چەند پۆرترێتەکە لە سەرێگای نەخشێنین. بەڵام من ئێستا بۆ من زۆر گەورەیە و بەم شێوێ من ئاسوودەترە بم کە خۆبەخشانەی ئیشەکەم، یعنی ڕۆژی 5 10 کە ئەگەر فریا بکەم لەم ئیشانە بۆ من بەقەدەر $1 ملیۆن مرتاحیم پێەیە. سەردانمانەکەم بەڵێ بەپی ئەو کەسانی کە ڕێگەیان پێدرێ لە قوتابخانەکان یا با بڵین لە ڕۆزەکانەوە ڕێگەیان پێ بدرێ بە دڵنیای ئەوانەی حەزیان لێبێ سەردان مەکردم منیش لە خزمەتیان نابووم. مناڵێک ئێمە میشەی بۆکەین ڕاستە شتێکە هاوخەمیەکە خەفەتێکە کە ئێمە بۆ مناڵە ئازاری پێگەیەوەیە داوای ڕسمی محەممەدەکە یا بۆ منە بێتاقەتیە و شتەیە پێی خۆشەوەکو خزمەتێ بە محەممەد یاوەکو هاوخەمیەکەم ڕسمە بکێشە، بەڵامە بێتە سەرنجڕاکێشی لە پۆلەکانە لە قوتابخانەکانە. لەبەرەوە من هەر کەسیەت سەردانمەکە پێشەوە مامۆسایەکی ئاگدارەکەین یا مدیرەکە یان ئاگدارەکەین بۆی ئیزنی با و ڕێگەی با وێنەکەی پێشین و اینجا لە خزمەتیابی. کاتێ بینیم لە تەلەڤیزیۆنە بێتاقەت بووم کە لاشەی سوتا بوو، منیش بڕیارمدا بێم لایەوە سامەروان وێنێکی لەسەرمان کێشم لەبەرەوەی خەمی دڵی محەممەد نێڵم. ئێمە من کە ناوم بڕیارە و کوڕە برامە وەک هاوخەمیەک بۆ کوردانی ڕۆژاوە حەزمان کرد ئەم وێنەیە لەسەری بنەخشێنین و کە خۆی زۆر حەزی لێ بوو. وێنەیەمان بینی لە کەناڵە ئاسمانیەکان هەستێکی ناخۆشمان هەبوو کە بەرامبەر ئەو کوردانە کراوە بە تایبەتی ئەو مێرمنداڵە کە بەکارهێنانی چەکێکی قەدەغە کراو بووە. براکەم کە حەزی کردووە هاوخەمیەک وەک مناڵێک هەستی خۆی دەربڕێ و وێنەکەی لەسەریا کێشاوە.